کردەوە. کاک لێر بەڕاستی من شتێک لەلام پرسیارە لەم دەشتا بە پیت و فراوانەیە کە هەم ئاو هەم سەوزایی بەڕاستی بەست و ماڵێکی تر مەڕتان هەیە ئەمە بووە وڵای خەڵک هەمووی تایم بووە هەمووی تایم بۆ معاشێکی هەیە دووی هەیە بەلانی کەمەوە دوو معاشیان هەیە یەکە تۆ معاشت هەبوو هیچ مەجبوور نی منیش ئەمە یعنی بەدەستی خۆمان وامان بەدەستی خۆمان تاو هیچ اینجا هاوکاریشن ناکرێ کاکە ئێستا من وەرە کاکە هەموو مانگێک خانەنشینم ئەگەر ئەچم موچە وەرەگرم بای 200,000 دەرمانیان بۆ دێنم ئیجا 200,000 بۆ نەیدەم بکرێ خانوویەک و منشم وەکو خەڵکە لە سلێمانی بشیم بەڵام تۆ لەواتێ عاشقی گوندەکەی خۆتبی هەرچەندە پێشمەرگەی کۆنیدا نەبڕاویت و هەموو عمری شەوە کوردایەتی سەرف کردووە بەڵام هێشتاش دەستە لە گوندەکەت بەرنابێ من بۆیە دەسم لە گوندەکە بەرنابێ ناچم بۆی ئەو خەڵکە نەبینم بە فەقیری چۆن لە سلێمانی هەر ڕفێقی پێشمەرگایەتی خۆم وەرە کەی بینم گۆرەی بفرۆشێ من خۆم تەریقەمەوە خۆم دەمرم ئەم گوندە زۆربەی ماڵەکان مەڕوو بزن و بڵین مانگا و گالیان نەبوو مانگا لە حەد بەدەر هەموو مانگە 4 و 5 بووە لەبەرەوەی هەم ماستەکەی و دۆیەکەی و هەموو شتێک ڕۆنەکەرەوە هەموو شتێکی خۆی بەکارێنەوە بەڵام مەڕ لەوانەیە هەر لەم گوندێمە دەبڕ کەمەڕی تیاو بێ ئێستا من و ئامۆزایمین کاک ڕەسوڵەویش هەردووکمان نیو مەڕدارین لەبەرەوەی کە تۆ مەڕدارێک دەستەت نەبێ و سوادەی لێ نەکەی ئێوە داماوە 6 ملیۆن بەزەدا بەکرێ شوان شوانیشی دەست ناکەوێت ئەی تۆزانی ئێمە لە جۆرجیا و لە ئەرمینیاوە ساڵانە 4,000 تۆن گۆشت هاورداکەیت قوربان ئاخر ئەوەمان قابلە لەبەرەوەی ئەو موادەی کەەوەی داتێ لەگەڵ ئەوەی منە عەرز و ئاسمانی فەرقە ئەمەی تۆ باشترە ئەوەی ئەو قوربان هەر لە جخنەی مریشکت لە هەموو موادێکی ئەکسپایرت هەموو شتێکی کە لەوێ بەکەڵکنا لێرە فرێ دێنێمە ئەو لەوێی کاتەوە بە عەلەف و ئیدا بە حیوانەکان و بۆیەوە خەڵەو بن ئەگنا بۆی من ئەوەدە خەڵەو نیە بۆی ئەو ئێستا برادەرەکە و بەڵێ فەرمووت ئەویش بێزار بووە لەوانەیە ئێوەژی تر دەرەقەتی ئەویش بێزار بووە ێ بەخێو ناکرێ کاکە بەخێو ناکرێ هەموو دنیا بۆ بەتەلبەند وەرە کاکە سێری هەر چوار دەورمە هەر ئێستا لە قەفەز هەینێمە مەبەستەوە لە وەرگانەما لە وەرگاژ نەمەوە کاکە خەڵک ئێستا وای لێ هاتۆ چونکە بە موچەوەیە دێ کابرا جومعان دێ لێرە تۆزە ئیسراحەتی خۆی بەڕێوە بات و دەدۆنمێکی تەلبەند کردو هیچ شی پێی نیە و ناچڵە کەسێکی سوادی دەکات مەڕەکانە زیاتر مەڕی عەرەبی یا کوردی وڵایەکێکتان ئەو مەڕانەی بە نەچێتە هینی خەڵکەوە بۆی بێننەوە کاکە زیاتر مەڕی کوردین ئێرانین مەڕی کوردیشە هەیە مەڕی کوردیشم هەیە جۆرجیشم هەیە جۆرجیشت هەیە مەڕە کوردیەکە باشترە بۆ ئێرە مەڕە کوردیەکە قایمترە بەس کاتێک کە ئەزێ وابزانم بەقەرەوانی تر هینی نییە یەک بەرخێ بێ بەڵام ئەم مەڕە ئێرانیە زۆربەی دوانەیە بەڵام ئەم ساڵ بە حکمیەوەی عەلەف نەبوو بۆمان تێر ناکران بەرخەکانی ئەوەی کە دوانەی بوو هەردووچیە مرد ئەرەوەڵە یعنی لە چییە ئێستا حکوومەت هاوکاری هەیە بۆ ئاژەڵدار لە چی و چییە لە هیچ شتێکە ئەی تۆ ناڵی لە دەرمانە بە پێشتر هەبوو چەندێکە ئەوەش نەماوە وەڵاوە ساڵی 2 ساڵە نەماوە ئەنجام مەڕ شۆرینەوەمان هەبوو دەرمانیان ئەدایتێ ئەوە هەبوو ئەوەش نەماوە ئێستا هیچ نییە هیچ